بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه وسلم ومن والاه. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆی پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پارشێوی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئازیز گەشتمەوە. داواکارم لە خۆی پەروەردگار موفق و سەرکەوتومان بکە ئەو چەند ڕۆژەی ماوەمانە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە چاکترین شێوە بە جوانترین عیبادەت و پەرستش بەڕێی بکەین و ئومێدەوارم ئەم بەرنامەیش ببێتە مای سوود و کەڵک بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. خۆشەویستانم لە درێژەی بابەتەکانی یاساکانی زەکات ئەم شەویش پشتیوان بەخوای پەروەردگار درێژە بە بابەتەکەمان دەین. پاشکەمێکی تر ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکە و پرسیار شەرعیەکانتان ئاڕاستە بکەن لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین. لە شەوی ڕابردوودا باسمان لەو کەسانە کرد، دوو تاقممان باس کرد، دوو چینمان باس کرد کە زەکاتیان پێ ئەشێ. لە ئاەتی قورئاندا خوای پەروەردگار باسی کردوون کە ئەوانیش فەقیر و هەژارن، الفقراء والمەساکین. باسمان کرد فەقیر کێیە و میسکین کێیە و چەندێکیان ئەدرێتێ و چ کاتێک مستحقی زەکاتە بن. بەشی سێەم کە ئاەتەکە باسییانەکە و زەکاتیان پێشێ، خوای تەعالا فەرمێ والعاملین عەلەیها، ئەوانەی کە کارەکەن لەسەر کۆکردنەوەی زەکات. هەڵبەتە مەبەست پێ ئەوانەیە کە دەسەڵاتداری مسلمانان، ئیمام، ئەمیری ئیمانداران کۆ هینیانەکات ڕانەسپێریە کە بچن لە شارەکان، لە دێهاتەکان، لە شوێنەکان زەکاتی شوێنەکان کۆکەنەوە بۆ بەیتولمال و هەروەها دواتر دابەشی کەنەوە بەسەر فەقیر و هەژارەکانە. والله ئەعلەم ئێستایش ئەو موئەسسانەی کە بەڕەسمی ئیشیان کۆکردنەوەی زەکاتە و ناوی فەقیر و هەژارەکانیان لایە و دواتر ئەو زەکاتانە کۆکەنەوە و دابەشێکەنەوە بۆ سەر هەژارەکان و ئەیگەێنەوە بە هەژارەکان، ئەوانیش بەشێک لە ئەو پشکی والعاملین عەلەیها ئەتوانێ بیاندرێتێ. و هەروەها بەشێکی تر خوای تەعالا فەرمێ والمؤلفەتی قلوبهم، ئەوانەی کە تازە هاتوونەتە نێو بازنەی ئیسلامەوە، تازە مسلمان بوون، ئەوانەیان ئەدرێتێ تا دڵیان چەسپا و دامەزراوە بێ لەسەر ئەو دینە. یان عولەما فەرمون کەسانێک هەیە طموحی ئەویان لێکرێ کە بێنە نێو بازنەی ئیسلامەوە، یا کابرا گەورە و دەسەڵاتدارێکە ئەگەر بێت و هاوکاری بکرێ و پشتیوانی بکرێ ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵکانێکی زۆر یا عەشرەتەکەی یا قەبیلەکەی لەسەر دەستی ئەو بەهۆی ئەوە بێنە نێو بازنەی ئیسلامەوە. ئیسلام ئەڵێ بیان درێتێ بەڵکو ببنە هۆکار بۆی خەڵکێک بێتە نێو بازنەی ئیسلامەوە. و هەروەها بەشێکی تر وەفی الرقاب، ئەوانەی کە ئەیانەوە خۆیان ئازاد بکەن. کەمتر لەسەر ئەمانە ئەوەستم چونکە ئێستا ئەمانە بە جۆرە جۆرەکان نەماوە. کاتی خۆی کۆیلا هەبووە، ئەم کۆیلانە جاری وا بۆ دەسەڵاتدارەکەیان، گەورەکەیان، خاوەنەکەی وتوێتی بڕۆ ئەوە نەپارەم بۆ بێنە من ئازاد دەکەم، کە پێی وتاوە مکاتەب. ئەم کۆیلەیە ڕۆیشتووە، کتابێکی بردووە، کتابێکی دەسەڵاتدار و گەورەکەی خۆی بردووە خاوەنەکەی، کە تیان نووسراوە هەر کەسێک هاوکاری ئەم کەسە بکە من ئەوە نەپارەم بداتێ ئازادێکم، بۆ خۆی چیتر ئازاد دەبێ، حوڕە بێ. ئەم کەسە چووە پارەی کۆ کردوێتەوە بۆی خۆی ئازاد بکە. ئەمە لە ئیسلامە بەشیان ئەدرێتێ لە زەکات بۆی ئینسانەکان حوڕ بن، بۆی لە کۆیلاتی ڕزگاریان ببێ، کەوە سوپاس بۆ خوای پەروەردگار نەماوە. بەشێکی تر لەوانەی کە زەکاتیان پێشێ بە پێی ئاەتەکەی قورئان خوای تەعالا فەرمێ والغارمین. غارم مەبەست پێ کەسێکە کە قەرزێکی زۆر کەوتۆتە ئەستۆی کە توانای دانەوەی ئەو قەرزەی نییە. ئەم خاڵا بێ ئاگامان لە بێ بەڕێزان، هەر کەسێک قەرزار بێ توانای دانەوەی قەرزەکەی هەبێ، جا بەر لەبەر ئەیداتەوە، ئایا دوایی داهاتێ دێتە دەستێ و ئەیداتەوە یا بە مەعاشەکەی ئەیداتەوە، خلاصە توانای ئەشکێ بە سەردانەوەی قەرزەکەیە. ئەم جۆرە کەسانە نابێ زەکاتیان بدرێتێ و نابێ زەکاتیش وەربگرن. مەبەست لە غاریم بەڕێزان ئەوەیە کە قەرزێک کەوتۆتە ئەستۆی سەرشانی قورس کردووە، ناتوانێ بە بژێوی و کاسبی و داهاتەکەی ئەم قەرزە بداتەوە. خۆتان ئەزانن بەڕێزان، هی وا هەیە بە بۆنەی ژنهێنانەوە، هی وا هەیە بە بۆنی نەخۆشیەوە، هی وا هەیە بە بۆنی دروستکردنی خانووەوە، هی وا هەیە بە بۆنەی زەرەر و زیانێک کە هاتۆتە ڕێی قەرزێک ئەکەوێتە ئەستۆی.
یا بۆ نمونە کابرا کاسبێکی حەڵاڵی کردووە و قەرزارە و قەرزێک کەوتووەتە ئەستۆی و ناتوانێت ئێستا بیداتەوە. ئەم جۆرە کەسانە بای ئەوەنە زەکاتیان ئەدرێتێ کە ئەو قەرزان لە ئەستۆ لا بچێ و کۆڵی شانیان سووک ببێ. بەڵام بەڕێزان خۆشەویستان ئەبێ لە مەسەلەی قەرزاریە و لە مەسەلەی قەرزارە هەندێک شت ڕەچاو بکرێ. یەکەم ئەبێ ئەو کەسە ئەم قەرزەی بۆ کارێکی حرام نەکرد بێ. ئەگەر قەرزارەکەی بۆ کارێکی حرام کرد بێ بە ئیتیفاقی هەر چوار مەزەبەکە و زانایان نابێت بەشی لە زەکات بدرێ. کابرا چوە قوماری کردووە تۆ قوماری بۆ بژێری خوا فەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان ئێوە دەستبارگری یەکتری مەبن بۆ گوناه و تاوان. کابرا لە گوناحە سەرفی کردووە تۆ ڕێی پارەی دەیتێ لە گوناحە سەرفی بکە. کابراەک مەشروبی پێ خواردووەتەوە کابراەک کاری خراپی پێگرتووە ئێستا قەرزار لەسەر ئیشی خراپ تۆ نابێ بڕۆی هاوکاری بی دەستباری بگری ئەو کاتە ئەوە نەیتر ئەو ناو گوناه و تاوانە سەرفێکە و تۆش بەشدارە بیتایە. بەڵام شتێکی لێرە بەڕێزان زانانە فەرمون ئەگەر کەسێک تەوبەی کردبێ بۆ نمونە کابرا بۆ بەنەی قومارەوە قەرزارە ئێستا تەوبەی کردووە و پەشیمان بووەتەوە و ئومێدی ئەوەی لێ ئەکرێ کە لەسەر تەوبەکەی بەردەوام بێ و نەگەڕێتەوە سەر قومارکردن بۆ نمونە ناڵێم قومار یا هەر ڕێگەیەکی تر لە هەر ڕێگەیەکی ترە حرام سەرفی کردووە ئێستا تەوبەی کردووە وعدی داوە کە نەگەڕێتەوە سەر ئەو تاوانە ئومێدیشی لێ ئەکرێ کە نەگەڕێتەوە سەر ئەو تاوانە ئەو کاتە دروستە لە زەکات بەشی بدرێ ئەمە وەکو هەڵنانێک و وەکو پشتیوانیەک و وەکو هاندانێکە بۆ ئەوەی کە لەسەر تەوبەکەی بەردەوام بێ و جارێکی تر نەگەڕێتەوە سەر ئەو گوناه و تاوانە. بەڵام ئەگەر ئەتزانی ئەم کەسە یارمەتی بدەیت بەیانی دیسان ڕۆ قومارەکاتەوە دیسان ئەو پارەی لە ڕێگەی حراما سەرفەکاتەوە ئەو کاتە تۆ نابێ بچی هاوکاری بکەیت نابێ زەکاتی بدەیتێ چونکە تۆ ئەو کاتە وەکو ئایە هەر دەستبارگری بکەی بۆی بڕوا گوناه و تاوان بکە. ئەمجا بەڕێزان ڕەچاوی شتێکی تریش بکرێ باشە. ئەڵێ کەسێک خانووی کردووە قەرزارە بەڵام سەیرەکەی ئەم کەسە خانووی نەکردووە ئەمە ڤێلای کردووە. یعنی هەر یەکێ لە ئێمە ئەتوانین ئێستا بچین خانوویە بکەین تەواوی مواسەفاتی دنیای تیا بەکاربێنین و دوای بڵێن خەڵکی نەوەڵا قەرزارم ڕەحمەتی خواتان لێبێ زەکاتمان بدەنێ و بۆ بۆنەی خانووە قەرزارین. کاکە تۆ خانووت نەکردووە تۆ ڤێلات کردووە. یا بۆ نمونە کەسێک زۆر ئیسراف و دەست بڵاوە هەرچەنێ پارەی بدێتی هەر قەرزارە هەرچەنێ مەعاش وەربگرێ هەر قەرزارە. ئەمە ئەبێ بەڕاستی سنوورێکی بۆ دابنرێ. ئەمجا وەکوتم خاڵێکی تر بەڕێزان ئەوانەی کە قەرزارن ئەبێ نەتوانن قەرزەکان بە مەعاش بدەنەوە بە کار و کاسبی بیدەنەوە باش نییە؟ ئەمجا ئەبێ زەکاتیان بدرێتێ. کەسێک مەعاشی هەیە و ئەتوانێت بەر لەبەر بیداتەوە یا کار و کاسبیەکی هەیە و ئەتوانێت بیداتەوە یا ئەوەتانێ چاوەڕێی پارەیە کە پارەکە وەرگێ ئەتوانێت قەرزەکانی باتەوە کاتە نابێ زەکات وەرگێ. بەڕێزان ئەم زەکاتە هاتووە کێشە چارەسەر بکە کەلێنەکان پڕ بکاتەوە فەقیری و هەژاری لە کۆمەلگایان نەیەڵێ. چینێکی تر بەڕێزان لەوانەی کە زەکاتیان پێشێ وفي سبيل الله وابن السبيل. جارێ وابن السبيل بە کورتی باسکەم ئیبن السبیل کەسێکی ڕێبوارە دوور کەوتۆتەوە لە وڵاتی خۆی لە خاک و وەتەنی خۆی پارەی پێ نەماوە با ئەم کەسە هەبوویش بێ ئەم کەسە لە شوێنی خۆی پارەی هەیە ئیمکانیەتی هەیە بەڵام ئێستا دەستی لە پارەکەی بڕاوە ئێستا دەستی پێ ناگا لە وڵاتێکی غەریبیە ئەو کاتە بای ئەوەنێ ئەدرێتێ لە زەکات تاوەکو بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی و شارەکەی خۆی و شوێنەکەی خۆی. چینێکی تر لەوانەی کە زەکاتیان پێ ئەشێ و لە قورئانە باس کراوە فی سەبیل الله بۆ سەرخستنی ئاینەکەی خوای پەروەردگار داوام وایە لە هەموو ئەو خوشک و برا بەڕێزانەی کە زەکاتیان هەیە بیر لەم چینەیش بکەنەوە. ئێمە هەرێک لە ئێمە ئەرکی سەرخستنی دینی خوامان لەسرە بەڵێ تۆی خوشک تۆی برا تۆی پارەدار تۆی سەروەتدار تۆی دوکاندار هەر میهنەیەکت هەیە هەر ئیش و کارێکت هەیە بە پێی خۆت بە پێی توانای خۆت پشکی سەرخستنی ئەو دینە ئەکەوێتە ئەستۆت. ئین تەنسڕوا الله یەنسوڕکم ئەگەر ئەو دینەی خوا پشتیوانی بکەن خوا پشتیوانیتان لێکە. کاکە تۆ نوێژەکەی بۆ خۆتەیکەی عیبادەتەکەی بۆ خۆتەیکەی بەڵام چیت کردو بۆ سەرخستنی دینەکەی خوا. خوای پەروەردگار بەشێک لەو ماڵ و سەروەتەی داناوە لە ڕێگەی خوا سەرف بکرێ. ڕێگەی خوا لە کاتی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم بەڕێزان
بریتی بووە لە جیهاد و یارمەتیدانی ئەو کەسانەی کە جیهادیان کردووە و بۆ ئەو غەزا و ئەو جەنگانە بۆ کە پێغەمەری خوا صلی الله علیه وسلم و هاوڵان لەگەڵ بێباوەڕانە کردویانە بۆ جەنگاوەرەکان بۆ ئوموری ئیش و کار و سەرخستنی ئەو دینە. بەڵام لەم سەردەمەیە بەڕێزان ئەوە نەماوە. لەم سەردەمەیە ئەوەی کە ئێستا جێگەی ئەگرێتەوە بەڕاستی ئەو دەعوە و ئەو کەناڵ و ئەو دەستگا و ئەو شوێنانەیە کە خزمەتی ئەو دیناکەن. ئەم قسەیە لەبەر خاتر هیچ کەناڵێک ناکرێ، لەبەر خاتر هیچ حیزبێک ناکرێ. ئەمە حەقیقەتێکە بەڕێزان. ئێستا کێ دەعواکا بە دینی خوا؟ فی سەبیلی الله ئێستا کوێیە؟ ئەو دەستگا و ئەو ئیعلام و ئەو رادیۆ و ئەو تەلەڤیزۆنانەیە کە شەو ڕۆژ بانگەواز بۆ ئەو دیناکەن کە ئەو پەیامەی خوای پەروەردگار بە خەڵکە گێنن. ئێمە بەڕێزان لەم شاشانەوە کە خزمەتی ئەو دیناکەین و کە ئەو پەیامەی خوا بڵاوەکەینەوە، خەڵک لە فینلەنداوە تەلەفۆنمان بووەکە، لە ئەمریکاوە خەڵک تەلەفۆنمان بووەکە، لە ئێرانەوە خەڵک تەلەفۆنمان بووەکە، لە هۆڵنداوە خەڵک تەلەفۆنمان بووەکە، لە هەموو وڵاتانەوە خەڵک گوێمان لێ ئەگرێ. خەڵک سوودمەند بووە. خەڵکانێکەی لە وڵاتان هەیە پەیوەندیمان پێوەکەن ئەڵێن وەڵڵاهی ئێمە زۆر لێتان سوودمەند بووین، زۆر ئیسفادەمان لەو کەناڵانە کردووە. بۆیە سەیرم دێ لێرە و لەوێ خەڵکانێک ئەڵێن وەڵا کاکە زەکات بە ئەو کەناڵانە ناشێ. بەڵێ کەناڵێک ئەگەر دیفاع لە دینی خوا نەکاو، خزمەت بە دینی خوا نەکاو، خەمی ئەو پەیامەی ڕەب العالەمین و پێغەمبەری خوای نەبێ، نەوەڵا برا زەکاتیان مەدەنێ. بەڵام ئەگەر کەناڵێک شەو ڕۆژ خزمەتی ئەو دیناکە، پەیامی خوا بڵاوەکاتەوە، ئەوێ ئەو خەڵکە لەسەر ڕێی هیدایەت بن. خەڵک بانگ ناکا بۆ حیزبایەتی، خەڵک بانگ ناکا بۆ شتی خراپ، بەڵکو ڕێنمایی خەڵکەکە بۆ دیندارێتی، بۆ مسلمانێتی، بۆ گەیاندنی ئەو پەیامەی خوای پەروەردگار، بەڕاستی زۆر جێگەی خۆیەتی هاوکاری ئەو کەناڵانش بکرێ و بە دڵنیاییەوە لەژێر صنفی وەفی سەبیلی اللهە ژیان ئەبێتەوە. خۆشەویستانم، زەکات بۆ پێویستی هاتووە، بۆ ئەوە هاتووە کە لێنەکان پڕ بکاتەوە، بۆ ئەوە هاتووە خەڵک لە تنگانە و ناڕەحەتی دەربکە. ئەبێ ئاگامان لێبێت هەندێ ئاداب و هەندێ ئاکار هەیە لە کاتی زەکاتە ڕەچاوی بکەین. ئاگامان لە شکۆی ئینسانەکان بێت. کاتێک کە تۆ زەکاتە بەی بۆ کەسێک مەیشکێنەوە، با هەست بە خەجاڵەتی نەکا، پێویست ناکا بڵێ ئەمە زەکاتە، ئەمە ڕزقێکی خوایە، ئەمە ئەمانەتێکی خوایە بۆ تۆ هاتووە. با پەیوەندەکانی ئەو خوشک و برا بەڕێزانە وەرگرین. پەیوەندی یەکەممان سلام علیکم. باوکی سەهەند لە بازیانەوە. فەرموو باوکی سەهەند. شنو مامۆستا جان باشی شکر. خاڵێت ڕازی بە باوکی سەهەند. وەڵام مامۆستا من سەبارەت بە هەندێک خانوم هەیە، تێشەر خان و دوکانێکم هەیە، ئەمە ئایا بزانم زەکات و ئەو شتانەیان لەسەریان نا بۆ خۆمم کڕیوە بڵێنداومە بەکرێ، ئایا ئیسفادەی کە لێ ئەەکەم زەکاتشی لەسەر ئەکەوێت؟ بەسەر چاو ئیشاڵا لە خزمەتا وەڵامتە دەمەوە. دەست و چاوە خۆش زۆر سپاس. خوا ئاگای لێت پێ براکەم. شیلان خان لە ڕانیەوە. فەرموو شیلان خان. خۆشکی بەڕێز فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. خوای گەورە سەربەرز کا خوشکی بەڕێزم. بەڵێ. خوشکە شیلان، دەنگی پەیوەندیەکەت ئابچڕێە، شەبەکەت باش نییە، شوێنەکەت باش نییە، دەنگت ناگاتە لە ئێمە بەڕەوانی. برانی بەڕێز پەیوەندی ئەو خوشکت باش ناگاتە لە ئێمە. بەڵکو ئینشاڵڵا پەیوەندی بکاتەوە بە ڕەوانتر ڕوونتر گوێمان لێبێ، دەنگەکەی باش ناگاتە لای من. هەدێ با بچڕێن پەیوەندیەکی تر. کاک حەسەنمان لەگەڵای فەرموو کاک حەسەن گیان. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جان السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جانی ساو تەوجیهەتە ئەمڕۆ دەوسەقەیەک هەیە لەسەرەوەی بەڵێ کاک حەسەن. مامۆستا جان ئەو تەوجیهەی کە ئێستا لەسەرەوەی وتت
دوای پرسیاریان کردو ئایا زەکاتە بۆ کەناڵە چێ ناشێ جا ئەو برایە کە ئەو ویدۆ کە بڵاو بۆت و بەوشی هۆش هەموو برانی گیان کردێ برانی بەرەسەوتی ئەو پەیوەندیە ناگاتە لای من بڕۆ. ئەوە نەبووە نازانم ئەم پەیوەندیانە داوای لێبوردنمان هەیە وڵی سەوتەکە ناگاتە لای من باشە. دایکی ئەحمەد فەرموو. السلام عليكم مامستا. عەلەیکی سەلام خوشکی بەڕێزم. سلامتی مامستا دوو پرسیارم فەرموو دادەکەم. پرسیاری یەکەمم هێتیم هەیە بەڵێ ئایا سەرچاکردنەوە یعنی دەکرێت منداڕەکانم بدەم بەسەر چاو ئینشاڵڵا لە خزمەتم. کچێکی بێوەژنمان لە مارێ هەیە دەکرێت یعنی سەرچاکردنەوەی داچی بابی بیداتێ بەو کتێ خۆت گوێ لە خۆی ئەگرێتەوە باجی. ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە خوشکی بەڕێزم. کاک لوقمانمان لەگەڵا فەرموو کاک لوقمان گیان. السلام عليكم مامۆستا گیان. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. باشی برای گیان. خوا گەورە سەربەرزت کاک لوقمان گیان. قربانە و مەجمەعین بە هەموومانە سربەت کاشەوە. سوالێکم مامۆستا گیان. گیان بڵێ. ئەگەر یەکێک بڵێن خانووی نەبێ و بەس ئیشی ڕۆژانەی خۆیان بێتە لەگاتی پێچێ بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە. کەی ترمان لەگەڵا بەڕێزان؟ کاک حاجی ئەمین فەرموو برا بەڕێزەکەم. هەلۆ بەڵێ گیان. هەلۆ بەری مامۆستا ڕەمەزان دیروز باڵێ یاخوا هەر لە خۆشیابی برا گەورەکەم. مامۆستا من دەڵازێ تەلەفۆنیەکەم ئەگەر هەست تاڕکێوی درەنگ بوو بانکی خۆشویستە بانکی نەدابوو هەستام قمێکی چی ئای بخۆ بۆ ئاوەکە بەسەر زەوی کرد بانکەدا ئاوەکەی بخۆمەوە ڕۆژی مەسکە یان نا بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە. کاک هاوڕێمان لەگەڵا لە پیرەمەگرون فەرموو کاک هاوڕێ. مامۆستا جان سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. مامۆستا جان بەڵێ. خانوویەکەم فرۆشتووە خۆم بۆی خودی خۆم خانووم نییە. بەڵێ. خانووەکەم فرۆشتووە بە 465 کەڵا ئێستا خانوو دروستەکەمەوانێ تقریبەن ئەگەر تەواویکەم بەو پارەی تەواو نابێت. پارێکشم لێ کردیوە دەزانم شتێ پارەی مێنێتەوە نوێستە خانووەکەم هەیکەلا داوتم دام زەکاتی یەکەوێت. خانووی خۆت بوو؟ خانووی خۆمە بەڵێ فرۆشتوومە ئێستا خانووم نییە لێ ماڵی باوکمان. باش. عەرزەیەکم لێ کردێتەوە هەیکەلێکم پێ دروست کرد تقریبەن دەفتەرە نوێشی ماوەتەوە دەفتەرنیەکە ئێستا خانووەکەم تەواو نەبووە ئێستا بە دوو دەفتەریکە تەواو نابێت. دەزانم ئەم پێزمانە فرۆشتمەزان ئەم دەفتەرنیە زەکاتی دەرەکێ. با بۆی دوایی پرسیارەکەم لەبیر نەچێتەوە ئەوەی من بزانم وەڵڵاهو ئەعلەم زەکاتی تیا نییە. کەی ترمان لەگەڵا بوو؟ کاک عوسمانمان لەگەڵایە لە هەولێرەوە فەرموو براکەم. مامۆستا سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. واستەکەم مامۆستا پرسیارێکمانە بۆ زەحمەت نەدێ. لە خزمەتم کاک عوسمان گیان. خزمەتمەوە مامۆستا بەنسبەت زەکات سەرکترای ئەمە خزمەتمان هەیە بێوەشنە بەس ئەسارەنەر میراتی وەرگرتێ پێشانیش تەقریبەن 2 ملیۆنە چێ و بەس کرێتی شەو نەخۆششە. ئەزامانەزان دەخۆز زەکات سەرکترشت پێچیان پێ ناچێت بە دەسە میراتیان دابەش کرد تقریبا 6 بەرکەتیە پێشان 3 ملیۆنی خۆی هەبوو بەس نەخۆشە و یعنی مانگانە تقریبا 2 عیادەی دەکات. بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمەوە. زۆر سپاس مامۆستا دەست خۆش بی. خوا بتپارێزی یا ڕەبی. خوشکە شەهلا لە سلێمانیەوە فەرموو شەهلا خان. شەهلا خان. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. مامۆستا دەستخۆشی لێکم بۆ بەرنامە. زۆر سپاس خوشکی بەڕێز.
وەڵای مامۆستا من پرسیارێکم هەیە پشتێکی کەمەندامم هەیە کچێکی کەمەندامت هەیە؟ بەڵێ پشتی کەمەندامی خۆم بەخێوی ئەەکەم بەڵێ. معاشیە معاشەتی 150,000 گوێ لێم بە مامۆستا بەڵێ گوێم لێتە. ئیتر خۆم بەخێوی ئەەکەم دایک و باوکیشم هەیە بەس دایک و باوکم بەرچمانە ئێستا خۆم بەخێوێکم لە لای خۆمە ئایا معاشەکەی حرامە خۆم ئەگەر شتێک بۆ خۆم بەکاری بکەم بەهینی بکەم هەڵی بگرم بۆ خۆم هەڵگردنیش نییە ئیتر حەفاظە شتی پێوەیە ئیتر خۆ دەزانی کەمەندامە هەموو شتێک خۆم بەخێوی ئەەکەم تۆ بۆ ئەو سەرفی ناکەیتەوە بەڵێ مەگەر بۆ خۆی سەرفی ناکەیتەوە؟ بەڵێ بۆ خۆی سەرفێکەم ئیتر مانگانە بەڵێ بۆ خۆی سەرفی ئەەکەیتەوە ئەو پارەیە؟ بەڵێ مامۆستا ئیتر هەموو مانگی حەفاظی بۆ ئەکرم و ئیتر کەشتێکیش بمێنێتەوە بۆ خۆمی سەرف بکەم حرامەیان حرام نیە مامۆستا بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵامتە دەمەدا دەکەم بەسەر چاوم. بەساقم سپاسەکە مامۆستا زۆر سپاس. خوا لێت ڕازی بێ خوشکی من. پەیوەندیمان کا ساڵح فەرموو کا ساڵح گیان. مامۆستا گیان باش شکر. خوا بتپارێت جێبراکەم. مامۆستای بەڕێز بەنسبەت زەکاتی باسکە مامۆستا عیب نەبێ نازانم لە تەوەرەکە زەکاتی حەیوان عیب نەبێ چۆن دەریکەین مەبەست مەڕە کورە بزنە کورە ئاوانە بەڵێ بەسەر چاو ئینشەڵڵا لەی سڵاو ڕێزم هەیە خوا لێت ڕازی بێ برا عەزیزەکەم. بەڵێ خۆشەویستانم زۆر سپاس و دەستخۆشی بۆ ئەو خوشک و بەرابەڕێزانەی پەیوەندیان کرد بۆ بەرنامەکە و داوای لێبوردنەکەین لە چەند خوشکوبرایەک کە پەیوەندیەکانیان دەستەبەر نەبوو بۆیەوە کە شەبەکە تەواو نەبوو. پەیوەندیەکان وەڵامە دەینەوە. پرسیاری یەکەمان کە لێمان کرا باوکی سەهەند بوو فەرمووی دوکانم هەیە و خانووم هەیە داومە بەکرێ ئایا زەکاتی تیایان نا؟ بەرابەڕێزەکەم لە خودی دوکانەکە و لە خودی خانووکە زەکات نییە. لەو داهات و دەستکەوتەی کە دەسەکەوێ ئەگەر کۆ ببێتەوە یا لەگەڵ پارەکان تر تا گەیشت بێتە حەدی نیساب ئەمیش ئەچێتە سەر و لەگەڵ پارەکان ترا زەکاتی لێ دەرەکەی لەگینا خودی خانووکە یا خودی ئەو دوکانەی کە هەتا زەکاتی نییە تەنها لە داهاتەکەی هەیە. دایکی ئەحمەد فەرمووی چەند مناڵێکی هەتیوم هەیە لە ماڵەوە ئایا من سەرفترەکەیان بدەم؟ خوشکە بەڕێزەکەم مادام تۆ سەرپەرشتیانەکەی بەڵێ تۆ لە جیاتی خۆت و ئەو مناڵانە زەکاتی سەرفترەکان دەرەکەی. و پرسیاری ئەوەی کرد کە کچێکی بێوەژنی هەیە لە ماڵەوە لەگەڵ خۆیان نایە ئایا منە تۆم سەرفترەکەی خۆم بدەمێ؟ خوشکە بەڕێزەکەم ئەگەر ئەو کچە بێوەژنە نان و چێشت و مەسرەف و ئەوانەی جیاوازە ئەوە قەی ناکە بیدەیتە. بەڵام ئەگەر لەگەڵ خۆتان نایە و لە یەک ماڵایە و لەسەر یەک سفرە نانە خۆن مەی دەرێ لەبەرەوەی ئەم پارە هەر بۆ خۆتە گەڕێتەوە. من سەیرم دیە یعنی سەرفترە 3000 تۆ ئەگەر 4 نەفەریش بی 12000 ئەخە 12000 یعنی با ئێمە هەڵدەین بەڕێزان وعنی وا نەکەین ئێمە کەس خێرێکمان لێ نەبینیە هەرچی زەکاتەکەی هەر لە ناو ماڵی خۆمانە تەوزیعکردنەوە شتێکی باش نییە. زۆر کەس ئەم پرسیارانەکە ئەیەوێ ئەم 10000 لە ماڵەکەی خۆی دەنەچێتە دەرەوە. بەڕێزان فەقیرتر زۆرە داماو زۆرە وەڵڵی ئێمە ڕۆژانە خەڵک ئەبینین ڕۆژانە خەڵک ئەزانین ڕۆژانە خەڵک تەلەفۆنمان بووەکە داماو زۆرە هەڵ دەبا لە ماڵەکەی خۆ دەچێتە دەرەوە با خەڵکێکی تر ئیسفادەی لێ بکە. تۆ ئەگەر لەگەڵ 1-0 و لەسەر 1-0 و پێکەوە نانەخۆن بە یەکەوە چۆنە بێت تۆ سەرفترەکەت بدەیتەوە ئەو ڕێکەوە وەکەوای لەم گیرفانە دەریکەی بیخەی بە گیرفانەکەی ترەوە. کاک لوقمان پرسیارەوەی کرد کەسێک خانووی نەبێ بەڵام بژێوی ڕۆژانەی پێیا بکات ئایا زەکاتی هەیە؟ ئەگەر ئەو کەسە قەرزی کردووە یا مەسەلەن ئەرزێکی کڕیوە ئێستا بەنیازەبی کا بە خانوو یا لەسەری قەرزارە قەی ناکە بەس ئێستا کە بژێوی ژیانی ئەگوزەرێ و احتیاجی کەس نییە و قەرزار نییە ئەو والله ئەعلەم نابێت زەکات وەربگرێ. ئەبینی هی وایە لە ماڵ باوکیایەتی هی وایە لە خانوویەکە کرێکی احتیادیەدا زۆر ئەرکی سەرشانی گران ناکە بژێوی دەرەچێ قەرزار نییە ئەمە نابێت زەکات وەرگرێ. بەڵام ئەگە تۆ مەسەڵەن خانوویەکەت کرا لەسەری قەرزاری یا خەری خانووکردنی پێت تەواو ناکرێ ئەوە لەو حاڵەتانەیە ئەگەر زەکات وەرگری ئاساییە. کاک ئەمین پرسیار ئەوەی کرد کە هەڵساوە ئاوی خواردو و لە کات ئەو خواردنەکەی بانگی داوە ئینشاڵڵا ڕۆژەکە دامەزرا و کێشەی نییە
ئەگەر لە حەدیث هاتووە فەرمی ئەگەر کەسێ لە ئێوە پەرداخەکە بەدەستیەوە بوو یا تیکەکە بەدەستیەوە بوو پارۆکە بەدەستیەوە بوو بانگیدا ئەو با دای نەنێتەوە با ئیشی خۆی جێبەجێ بکە یعنی تۆ پەرداخەکە بەدەستەوە بوو بانگیدا ئاوەکەی خۆت بخۆرەوە یا پارویەک بەدەستەوەیە لەو کاتەیە بانگە فەرمیە تۆ پارۆکەی خۆت بخۆ ئەوانە ئینشاءڵڵا کێشەی نییە و ڕۆژەکەیشت دامەزراوە و بێخەم بە ئینشاءڵڵا. کاک عوسمان لە هەولێر پرسیارەوەی کرد کە خزمێکیان هەیە بێوەژنە و کرێچیە و نەخۆشە بەڵام 6 وەرەقەی هەیە و خۆشی ئەبزام چەند ملیۆنێکی وت ئەوە ملیۆن دیناریشی هەیە ئەگەر تەماشای ژیانی بکە ئەگەر ئەزانی ژیانی ئەگوزەرێ و کەسێکیش بەڕاستی 6 وەرەقە و 2 ملیۆن دیناری هەبێ پێم وانە هەتا ئەم پارەی هەبێ پێم باش نییە زەکات وەربگرێ ئەگەر ئەم پارەی نەبوو یا بۆ نمونە کرێی بۆ دابین نەئەکرا یا مەسەلەن ئەگەر نەخۆشەکەی زۆر تەکلیفەکە مەسەلەن عیادەی زۆرەوێ قەی ناکە هاوکاری بکرێ بەڵام ئەگەر مەسەلەن ئەم 6 وەرەقەی هەبێ و لەولا 2 ملیۆن تری هەبێ معنای وایە نەوعەن ما حاڵی باشە و ئەتوانێت تا ماوەیەکی تر ژیانی پێ بکە خۆی بپارێزێ باشە والله تعالى ئەعلەم. خوشکە شەهلال سلێمانی و فەرمووی کچێکی کە مندامم هەیە معاشێکی کەمی هەیە من ئەو معاشە بەعزێکی سەرفەکەم بۆ دایبی و بۆ پێداویستی خۆی و هەندێکشی لێ منێت و ئەی خۆم خوشکە بەڕێزەکەم مادام تۆ بە خێوکەری ئەو مناڵی و ئەم مناڵە هی خۆتە کچی خۆتە و ئەو پارەیە زۆربەی بۆ خۆی سەرفەکەی ئەگەر خۆشتان شتێک لەو پارەیە بخۆن باوەڕم نییە هیچ ئیشکالێکی تیابێ و هیچ کێشەیەکی نابێ ئینشاءڵڵا بەڵام هەوڵ بدە زۆر بە و زۆری ئەو پارە لە خزمەت ئەو مناڵەیە سەرفکە با پێداویستیەکانی پێ جێبەجێ بکە دڵی پێخۆش بکە جلوبەرگی بۆ بکڕا چی پێویستە پێداویستیەکانی بۆ جێبەجێ بکە سا ئەگەر شتێکیشی لێ مایەوە لە ماڵەوە سەرفتان کرد هەر بۆ مەسلحەتی تۆ مناڵەکە ئینشاءڵڵا گوناهبار نابی و کێشەی نییە. کاک ساڵحیش پرسیاری زەکاتی مەڕووماڵاتی کرد برابر ڕێزەکەم مەڕ یا بزن هەتا نەگاتە 40 سەر زەکاتی تێدا نییە گەیشتە 40 سەر ئەو کاتە زەکاتی تێکەوێ و پێویستە شەکێک بدرێ بە زەکاتە مانگایش هەتا نەگاتە 30 سەر زەکاتی تێدا نییە گەیشتە 30 سەر ئەو کاتە گوێلکێک 1 ساڵانە ئەدرێ بە زەکاتە و بعضی تەفاسیلیشی هەیە پێم باشە هەر کەسێ بە پێی مەڕووماڵاتەکەی خۆی یا بە پێی بڕی ئەو مانگایی کە هەیەی پرسیار بکە مەسەلەن لە مامۆساک ئاتۆ 100 سەرت هەیە 200 سەرت هەیە مەسەلەن کەمترت هەیە زیاترت هەیە چەند مانگات هەیە باش نییە زۆربەی ساڵ ئایا لە دەشت و دەرئە لەوەڕێن یا کاوجە و ئالیکی بۆ کڕی ئەمانە هەمووی تەسیراتی هەیە لەسەر فەتوا بە پێی پرسیارەکەی خۆت ئەتوانین لە مامۆساک پرسیار بکەی زیاتر ڕوونکردنەوەت بۆ ئەدا. من تەنها ئەم شەو وەسبەشە و ماوە لە خزمەتانە بۆیە نەچوومە سەر زەکاتی مەڕووماڵات کەمتر بە زەڕورم زانی ئەگەر خوا دەرفەت بدا باسی زەکاتی سەرفترش ماوە لە شەوێکی ترا لە خزمەتانە ڕوونی یەکەمەوە بەم ئەندازەیە کۆتایی بە ئەڵقەی ئەم جارش دیە لە خوای گەورە پاڕێمەوە کردوێتی بەمای سوود و کەڵک بووە هەموو لایەک خوای تەعالا لە تاوانەکانمان خۆش بێ بەرەکەت خاتە ژیانمانەوە هەموو لایەک سەرفراز و سەرکەوتوی دنیا و قیامەت بکە ئەوانەی نەخۆشن خوای تەعالا شیفای بەخێران بۆ بنێرێ خوای پەروەردگار بۆ خاتی گەورەی و ناوجوانەکانی خۆی ئەم ڕەمەزانەمان بەسەرا تێنەپەڕێ تا لە هەموو گوناه و تاوانەکانمان خۆشە بێ ئەو برا خۆشەویستانەی کە ماندوون بەم بەرنامەیەوە داوای تەوفیق و یارمەتی و پشتیوانیان لە خوای پەروەردگار بۆ بکەین تا بەرنامەیەکی تر تا پاشێوێکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرم وصلى الله على نبينا محمد وآله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.